مردی کە مرد شەیتانیش دەستی لێ هەردەگری خۆ دەکرێت هەڕەسیاتی لێ بگری ئەو یەکەم جارە لە کۆیەوە شتیوا ڕوو بدە ئەمە پێکەوە ژیانەوە کەی پێکەوە ژیانە پێکەوە ژیان ئەمە ئێستا لە کۆیە ئینسانی کۆیە قەدیمەکان قەت شتیوان نەکردەوە ناشتیکەن ئێستا نازانی چ بووە و وەڵڵاهی گومان لە چێ بکەین ئینسانی ئیشی ترسنۆک و جەبانەوە دەکا بابێن برێن بە ڕۆژێوە بکەن لە پێستای عالەمێوە بکەن سغەتر وەڵا لەوانەیە 20 گۆڕ دەبی 20 گۆڕ هەمووی بە چوینێ لێیانداین بە چەکوچەوە لە خۆت دەیبینی چیان لێ کردین شوێنش پارێزراوە سیمبەند نییە وەڵڵاهی چەند سارە سیمبەند نەبووە و کەس نهاتیەش چێ لە قەبرەشی بشێنی مردنیش کە مردی کە مرد شەیتانیش دەستی لێ هەردەگری خۆ دەکرێت هەڕەسیاتی لێ بگری ناڵای گومانمە لە چێ هەبی ئەمە حکومەت بەعالۆ خۆی حکومەت وا هەیە و ئەوە تا چەند ئێوەی ئازارداوە ئەم کارە وەڵڵاهی زۆر یعنی ئەتوکە کە ئەوە ئیهانەی مەیان کردیە ئێوە چەند ساڵە لەگە موسڵمانەکان لە کۆی بەیەکەوە دەژێن تا ئێستا گرفتان نەبووە گرفت نەبووە دێنە تازیەمان دەچینە تازیەیان هیچ کێشە و گرفتمان نەبووە